ئێوارەتان باش من سامان بەشارەتیم بەرنامەی حەوت پرسیارتان پێشکەش دەکەم. ئەم ئێوارەیەش لەگەڵ میوانەکانم گفتوگۆ دەکەین لەسەر پرسی موچە و هەروەها ڕێکەوتنی نێوان هەولێر و بەغدا. بەڕاستی لە ڕابردوودا من لە پێشەکیەکەم زۆر باسیەوەم کردووە ناکۆکیەکان چین تاوەکوێستار لە نێوان هەولێر و بەغدا نەگەشتونەتە ڕێکەوتن لەسەر پرسی هێنادەکردنەوەی نەوت بەگشتی داهاتی نانەوتی کێشە هەیە گرفتێ لە نێوان هەردوو لایە. هەروەها ئێستا چەند سینارۆیەک ینی لە ئارا هەیە. یەکەم بەیانی بڕیارە دادگای فیدراڵی کۆ ببێتەوە لەسەر چەند سکاڵایەک بڕیارێک بدا لەسەر کێشەی موچە کە ناوی دەنێم بڕیاری وەلایی. ئایا دەیداد یاخودنا ئەمە دیار نییە، ئەمە یەکێکە لە چاوەڕوانیەکان. هەروەها کۆبوونەوەی مەکتەبی سیاسی یا کۆبوونەوەی شاندی پارتی وێکێتی دەگوترێت ینی سبینە کۆ دەبنەوە بە سەرۆکایەتی بەڕێز مەسعود بەرزانی وەروە بابڵ تاڵەبانی. ینی ئەمەش هەیە کە بۆ ئەوەی قسەیەک لەسەر ئەم پرسە بدەن هەرچەندە بڕیاروا بوو یا وا دەگوترێت کە چەند ڕۆژێک دراوە بە بەغدا بۆ ئەوەی کە پرسی موچە یاخود نەرمی بنوێنێ لە ڕێکەوتن. ئەگەرنا ئەو کاتە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان بڕیاری کۆتایی دەدەن بە کشانەوە یان مانەوەیان لە پرۆسی سیاسی و ئیداری لە عێراقا. ئەمانە هەمووی کۆمەڵێک سینارۆن تاوکو ئەم هەفتەیە چاوەڕێ دەکرێت ئەم کێشە یەکلایی ببێت و یاوە تا بە تەواوەتی کێشەی موچە لەگەڵ بەغدا یەکلایی ببێتەوە بە ڕێکەوتن. من بە خۆشحاڵی و میوانەکانم بێوە دەناسێنم هەریەکە لە بەڕێزان کاوە فەتحوڵڵا کادی پێشکەوتی پارتی دیموکراتی کوردستان و هەروەها ڕۆژنامەنووس زۆ بەخێرێک لەگەڵ زۆر بەڕێز کاک نەوزاد بابان چالاکوانی مەدەنی و ئەندامی کۆمیتەی ناوەندی ڕێکخراوی بەدیلی کۆمەنیستی لە عێراق جەنابشتان زۆ بەخێر بێت. کاکاو بۆچی دەگوترێت ئێستا خۆشت لە میدیاکان ینی ئاگاداری تیرەکە لای پارتیە، ینی هەموو ڕوو لە پارتیە دەگوترێت پارتی یا دروستە بڵێن حکومەت هێرێمی کوردستان ڕێ ناکەوێت لەگەڵ بەغدایە. کێشەکە بەغدا دەڵێ من 65,000 نەوتی نانەوت بۆ پێداویستی ناوخۆ دەدەم بە ئێوە ڕۆژانە. ئەفۆ حکومەت هێرێمی کوردستان داوای ئەوەکە بەغاش هەڵە 46,000. یعنی ئەمە ئەوەی کە دیارە ئەمە یەکێکە لە ناکۆچیەکان هەڵبەتەی تە ناکۆچیکە هەیە. هۆکارەکە چی؟ ینی خەڵکەوە تا زیاتر لە 70 ڕۆژە موچەی وەرنەکردووە موچە خۆن. بە ناوی زانی بەرزید بەبان سپاس بۆ جەنابەت بە خاجنی میوانی عزیز مەکەک نەوزاد بابانەکەم سڵاو لە بینەرانی خۆشەویستش. مەشەدێکی کورد باڵێ ئەوەی کە لە مێژوو لە دوو مێژوو کە خوێنمەتەوە مێژوویەکە خۆمیتیا لە ئەهدی مەلیکی هەروە لە ئەهدی جمهوریش تا کاتی سەدام لە دوای عێراقی 2003 گوای عێراقی نوێش ئێمە دەست و پەنجە نەرمەکەین لەگەڵ ئەم بابەتەی کە هەیە. بابەت حکومەتی هەرێمە و بابەت کوردە و شناسی تاکی کوردیە. ئەمەی کە گوزەرەکە من پێم وایە پامانخوازی ئەقڵێتێکی عروبەیە، پێی وایە دەبێت دەوڵەتێکی سنترال هەبێ پشت پاشگەزبوونێکی تەواو لە فێدراڵێت هەیە. وەکو لێرە لێشە بیسین زۆر جارش بابەتەکان بەو شێوەیەکە لەناو خۆی خۆشمان بەداخەوە بابەتە بەو شێوە ئاراستە کراوە. من پێم وایە لە سێ ئەهدا واتە ئەمە دۆزێکە، ئەمە بابەتێکە کە پەیوەنددارە بە شناسی تاکی کوردی بە کیانێک و بە نەتەوەیەکە کوردیگەری کوردستانە بە تایبەتەوەی کە لە باشووری کوردستان باسەکەین. بۆیە ئەم بابەتە پەیوەنددار نییە بە پلانێکی سیاسی، بەڵام هاوتەری بێگرۆدە بەو پێی کە پارتی کوردستان هەڵگیری پەیامی نەتەوەییە باشە و داکۆکەریکی سەرسەختە بۆ ئەو پاراستنی ئەو دەستکەوتانەی کە هەموو کورد بە تایبەتی و بەلایەنە سیاسەکان و توانێت قۆناغێکی باش بە تایبەتی لە پراکتیکەکردنی فیدرالیزم و بە دەستوریکردن کە ئەمە شتێکی زۆر گرنگە و بە بایەخی گشتی پێ بدەین. ئێمە توانراوە سەرقافڵە یان سەرلشکری ئەو بەرەو پێشچوو نەبێت. پێم وایە بەڵام قسەی بیر نەچیانی من لایەنەکانی کە لێرە چاوپێکەوتنم لەگەڵ کردووە ئەڵێ پارتی خۆی تێکیاوە دەبێت خۆشی چاکی کاتەوە. پێم وایە داواکردنی ماف تێکدان نییە وەکەوەی کە ئاماژەم پێکرد لە عێراقا عەقڵێتی تەوازن و شەراکەت و تەوافق کۆتایی پێهاتووە. بەڵگە بۆ ئەوە
بابەتی سونەکان لە عێراقا دروستبوونی داعش و هەروەها جولانی هێزی دجلە هەروەها پراوێزکردنی کورد لە ئۆرگانە بەهێزەکانی حکوومەتی عێراقی سوپاسالار لە عێراقا سەرۆکی کۆمسیۆن لە عێراقا کاڵبوونەوەی دەسڵاتی هەرێمەکان و پارێزگاکان وارووا بەهێزکردنی ناوەند ئەو بابەتەیە کە ئێمە کێشەمان لەگەڵی هەیە کێشەیەمە ئەوەیە ئەو دەستوری کە ڕێکەوتی لەسەر کرابوو ئێستا جێبەجێ ناکرێت بەڵام بتاکید چی لایەنەکە ئیرادەی بەهێز بوو ئەو زیاتر ئاراسی شتەکان بە شێوەی لە شێوەکان ئەو دەگرێتەوە ئێمە ڕاناکەنە بەرپرسیارەتی بەڵام گرنگ ئەوەشە کە حەقیقەتەکە بە خەڵک بڵین ئەم بابەتە پەیوەنددارە بەوەی کە عێراق دەوڵەتە ئەمیقەی باتە ڕێوە لەو هەنگاوانی کە بابەتی هەرێمایەتی کارێگریکی ڕاستە خۆیان هەیە لە بەڕێوەبردننی دەوڵەتی عێراقی بۆ پێ کە بینیمانە چی ئەوانەی پێش ئۆکتۆبەر لەوەی کە لە غەزە ڕوویدا دواتر ئەوانەی لوبنان ئەوانەی لە سووریا ڕوویدا واوەی کە لە عێراقشە لە ماوەی ڕابردوو ئەو بەرکەوتەش هەبوو کە لە بینی ئەمریکا و ئیسرائیل و ئێران بۆی بە شێوەی گشتی پێم وایە ئەگەر بە تێڕوانینێک و وردەوە بڕوانی لە بابەتەکان بابەتەکە پەیوەنددارە بەوەی کە عێراق ئامادە نییە وەکو شەریکێک سێری تۆ بکە و تۆ بە تەنێکی نامۆ دەبینێ بۆیە پێم وایە بچووکردنەوەی بابەتی ئەمە لە موچەیە ئەوە یەکەم غەدرێکە لە خۆمانی دەکەین چونکە بۆ پێیکە لە مادەی ١١ هاتووە هەرێم و دەسڵاتەکانی هەرێم و هەروەها مشارەکەتی هەرێم لەو بیرە نەوتانێک کە دوای 2005 نووسنەوەی دەستور هەبووە هەمووی ئەو ڕێسانەیە کە بەڵام بەداخەوە ئایا ئەمە لە عێراق جێبەجێ دەکرێت و چی ڕێکەوتنێ لە عێراق جێبەجێ کراوە تا ئەمە دوێمی بێ بۆ نمونە یعنی ئەم هەنگاوەی عێراق دەستوری شە و بەڵام پێتە متمانە نییە پێم وایە عێراقڵێ دەستوری نییە ئەوان بەزۆری یاسای سێ ساڵی وزە مرکزی باش ئەیکوا هاو بەشەکەی لە مادەی ١٠ ناڵی هاو بەشەکە لە هەرێمی کوردستان ئەو شوێنانێک کێشەی لەسەرە ئەگەر شوێنانێک کە کێشەی لەسەر پێمان هاو بەشم پێم وایە ئێستا دوێنێکە ئەوتە بڕیاریان داوە کە لە منتیقەی گوڵاڵەوانەوە نەحەکانە گوازنەوە کاکیەوە وا خەریکە خاگریز لێدا ئەگەو نیازی هاوبەشی و پێکەوە ژیانە چه عەجەبە بەوە کە تۆ دێی خاگریز لێدەی بەرامبەر بە هەرێمی کوردستان و هەرێمێکە هەرێمێکی دەستوریە بۆ پێ من پێم وایە ئێمە بە لۆژیکێکی سیاسی زیاتر لە شتەکان بڕوانین بابەتە زاتیەکان دەکرێت هەڵوێستەی لەسەرکەین ئەوە پەیوەنددارە بە شێوازی حکومڕانی ئایا ئێمە کەم و کوڕیمان هەبووە لە ئەدای حکومڕانی بەڵام بابەتی دەوڵەتداریان پاراستنی شوناسی تاکی کوردی بە تایبەتی قواری هەرێمی کوردستان کە لە عێراق ئەمە بە شێوازێکی تر سێرەکەن چونکە بۆ ئەگەر لێدوانەکەی سوودانی سێرکی باشکرا دەڵێ ئەگەر ئێمە ڕاستەوخۆ موچە لە هەرێم لە بەغدا و بەرەو هەرێمی کوردستان بڕوە واتە هەرێمی کوردستان قوارەیەکی هینی نامێن ئەمە قسەی سەرۆک وەزیرانێکە کە ئێستا خەڵکانە دەهۆڵی بۆ لێدەن واتە کاکە سامان ئەم شتە پەیوەنددارە بە بابەتێکەوە کە گەورەترە لە پارتی سیاسی پێم وایە بابەتی کوردستان بابەتی نەتەوایەتی نەکتەنا لە باشوور چونکە پێمان وایە ئەوەی کە پەت و سێدارێ لە ڕۆژهەڵات چی ئەوەیە کە لە ڕۆژهەڵات لە ڕۆژئاوا و ئەو خواردنی ئەو مافەیان ئەوەی کە دەبینین بەداخەوە ئەوەی کە لە باکووری کوردستان دەبینین هەمووی وانی شانێمەدا ئێمە دۆزێکی ڕەواین بەڵام پێویستی بە بەرگریکردن هەیە بە پێ و دەسوورەیە کە خۆیان باوەڕیان پێنێ بۆ یەکا کەسامە پێم وایە بە شێوەی گشتی ئێمە لەسەر یەک شتی هەڵوێست دەکەین ئەم بابەتە هەیە کە کوردستانە ئەم بابەتە هەیە کە هەرێمی کوردستانە ئەم بابەتەیە کە قوارێکی دەستوریە باجە عەجەبا تۆ ئیمڕۆ بیتۆ کۆی کەیتەوە لە کەم و کوڕی ئەدای حکومەت ئەمە زۆر جیاوازە و هەڵێکی کوشندە زۆر باش کاک نەوزاد ینی هەموو ئەم برادرانە بۆ نمونەوانی لە دەسەڵاتن ئەوانەی کە قسە لەسەرم دۆخەکەن بەشێکیان پیان وایە ئەما لۆشانەوەی قوارەی هەرێمی کوردستانە گەرێمە هەموو شتێکی خۆمان بخینە سەبەتەکەی عێراقەوە کە داوایەکە ئەمە بە خودی تازەترین لێدوانی قوبا تاڵەبانی شواڵێ کە لەم زۆنەیە لەکوێ ئەمە ئێمە کە لە کاتێکە بە پێی دەستور هەرێمی کوردستان هەرێمێکی سربەخۆ و فیدراڵە قواری هەرێم بۆ هەڵەوەشێتەوە بۆی کە بەغدا بڵێ کاکە تۆ نەوتەکە بدە بە من لە 150 داهاتی نانەوتیم بەرێ من بودجێت بۆ نێرم و موچشتێمێ دیارە دەست خۆش بێ سپاس بۆ کاکاوەش کە میوانداریەکەین لێرەیندا ستودیۆکە ئەوەی کە بەڕاستی قسە لەسەرەوە دەکات کێ دەستی ئەمانی گرت یعنی تۆ بۆ نمونە لە 33 ساڵی ڕابردووە یاین بڵێنەوەی کە لە ئەو دەورانی کە نەوت بە حساب کرا بەسەر بەخۆیەوە باشە یعنی تۆ ئینتاجت کردووە بۆ نمونە ئینتاجت و یعنی بەڕاستی ئەم قسەی بڵێن کاکاوانە هیچ لەسەر سفری بەتاڵی کرێکارێک و خەڵکی زەحمەتکێش ناخوادەوە ئێستا شتانە بەسەر چوو مۆزوعی نەتەوایەتی و قەومی و نیشتیمان و قەوم و چوزانم ئەمانە بەڕاستی فقط بۆ کەمینەیەکە لە وڵاتە بۆ کەمینەیەکن کە لە دەسەڵاتان و بەڕاستی
للترود لهين ليخون أو معلومة لا يخلي كذا كارو زحمة كيش أما بسرت وام قصية يعني جاري كتير موضوعي بروي كريكارك سيمان معاشي ورنقرتوا بلام سيدا كي كوري فلانة كز أسبازي ونازام مليارها دولار أبات ونازام شي هنا كاو أبينين يعني شو كتير الشد يعني كوري كاغنس شي لم روجانات شل كرسي كريوة حساب كم مليون يكون دوصا بلام جنجانية مشروعان لو أو هنا أخين كانوا ما نسي شوار بونو منا طبعا كمن اولم هميان وان امانيش طبعا نيكيتيو بارتي دودي ويك بار يعني ام بي او ناجي ايش بي او ناجي يعني اگر بياني بارتي ديمقراطيك وسانه كيتي نمين نامينت يكيتي نمين بارتي نامينت اي قصه كلا سروي امانه بب كفشار خوان دائما انه بتاي انتخابات وشتي واجار قسوينا كانوا دوالي قسي خوش مان كردو نكته بازي وانا وكان معلومه ام دوانا تواوكي سيستم قلنا كردستان بۆ ئەوەی کەیبینین بۆ ڕاوڕوودکردنە بۆ بەتاڵانبردنی سەرەت و سامانی کوردستانە ئەوەی کە دەیبینین باشە حتا لەگەر باسی تەنکەرەکان بکەن هینێکی نیشتیمانی لەدەستێن یەکی لە قسەکەرەکانی هەرێم واڵێ ئەمانە ئێستا بۆ ئەو ناخوات تۆ هاتوو ئینتاجی نەوتەکەی باشە تۆ ئینتاجی نەوتت کردووە لە کوێ دنیاهەیە کە تۆ ئینتاج بکەی 33 ملیار دیناریش قەرزاربی قسەکە لەسەر چییە ڕاستەکە کە دەڵێ حکوومەت پارەی تیانە پارەی نییە حکوومەت منش لەگەڵتە ئەوەی کە سوزانم ئاوا شێژەنان لە مەخیراوتی نازام 100 چەند ملیارێکی ڕاستەکە ئەسەن پارەی تیانە مش لەگەڵات پارە لای کۆمپانیایە کۆمپانیاکانی سربەدەسەڵاتی هەردوو بنەماڵە هەردوو حیزب بڵێم معلومە هاتوون ئیمکانات و هینەکانیان خستۆتە گیرفانی خۆیان و حکوومەتی هەرێمیش بە پارەی کۆمپانیاکان بە کە ئەو بە حکوومەتی هەرێم قەرزارە بەڵام چی با سەرەت و سامانەکە معلومە دوو دەسەڵاتی بە یعنی ئەوەی یعنی تۆ بەرە سەیری کرد ئەو ئێمە باشە گریمان حکوومەتی مناڵم حکوومەتی عێراقی باشە ئەوانیش گەندەڵن ئەوانیش میلیشیاین یعنی خەڵکینەکە بەڵام لێوە تقریباً تا ڕادەیەک وعی چینایەتی لەوێ لە پێشە چۆن یعنی ئەوەی کە بینیمە لە تشینەکان وانە خنا ڕازایەتی خەڵک هاتنە مەیدانی خەڵک یعنی خەڵق و مڵاکە بەڕاستی لە بەغاوانە مانگە معاشقی دواکەوێت باشە ئەوش بەهۆی ئەو وعی چینایەتە کە لەوێ هەیە یعنی تقریباً خەڵک بۆ ئەوانە ناڕازین قسەکە لەسەر ئەوەیە کاگین ئەم دەسەڵاتە ئێستا لە کوردستانایە دژە هاوڵاتی بوونی خۆی بووە بە چ معنایەک ئەو ئەڵێ کاکە من نیەم تەوتین یەکەم هەموو دەخێم هەموو مانگە معاشەکە دێمێ بەنزین دەمێ بە 450 کەمان قبوڵی ناکەن چونکە دیارە ڕێی مەستی و بینەکانی خۆیانەوەیانە بیفرۆشنەوە بە خەڵک بە 1000 ئەوەدا ئەڵێ نەوتت بە هەرزان ئێمێ تێگەی ئەڵێ یەکێ لە شتەی تریژایی ئەو مۆزوعی بەڕاستی ئێمە بێ تەکید کەینەوە سەر یەک شت ئەگە دوای ئەگەر مەجال بەغا ئەمە ڕاستەکە ینی ئەمە کات بەڕاستی خۆی وتێتیەوە تاوە بە ئاشکرا هاوارەکە ئەڵێ من بێنەما تەوتینی کەم کاکاو ئێوە ئەو گوترێ متمانە نییە ئێوە متمانتانەیە بەغا ئەمەی کە مامۆسان و زاباسەکە جێبەجێکا بە تەکمیلیکەم منەوەی تۆ زاحوارەکان تەکمیلی بۆ نمونە ئاری هەرسین کە مەسوولی لقیێرەیە ڤیدۆکە لەناو مۆبایلەکەمایە باشە باس دەوە دەکا ئەڵێ ئێمە لە ماوەی ئەم چەند ساڵی حکومڕانیمان لە کوردستانە ئێمە کۆیلە و درۆشمان دروست کردووە ئێمە کەوادرمان دروست کردووە بینامان بۆ گرتون بە پارە کەوادر و درۆشمان دروست کرد لە کوردستانە ئەگەر موچەکەیان ببڕین هین قسەی غەڵەت بکەن موچەکەیان نەبڕین یعنی ناتوین بینێکی نۆرماڵ و کەوادری نۆرماڵ بکەین قسەکە لەسەر چییە کە تۆ ئەڵێ هەژماری من قسەکە لەسەر ئەوەیە ئەبێت ئێمە بابارەنتە بگرین باشە خودی بەرزانی خودی تاڵەبانی خودی ئەو کەیتر ئێستا لە ژیانە نەماوە هەموویان ئێستا ئەندام پەرلەمانگانە لە بەغا من پارە وەرەگرن باشە خێرە بۆ ئەوان ڕەوابێ بەس بۆ خەڵکی کرێکار و زەحمەتکێشی نەگوێ لەبەرەوەی دائمە قوتی بگرێت دائمە بارەمتەی بگرێت یا بڕوا بکە ئەو هێزە زەبەلاحی کە ئەوان لە بەردەستیانە تێگەی تحملی یەکینی خەڵک ناکە خەڵک زۆر ناڕازیها ئێمڕۆ لە دەستگا ئەمنیەکانیش ناڕازین لەم سیستەم و دەسەڵاتە یعنی بەیانی ئەگەر موچەکەی بچێتە سەر بەغا زۆر لەوە ئەترسن چونکە کابرایتە دەنگی پێنادا یان سوزان ناچێتە پای سیاسەتەکانی مەڵێ بێمنەتم لە بەغایە ئەوان لەمە دەترسن دەبەر ئەوەی فشۆڵن ئەم دەسەڵاتی پارتویکێتێ لە کوردستانە فشۆڵە لەسەر چی ماوە
یعنی معقولە لە فتەیەکی کەمە بە هەزارها کەسیان تاعین کردووە لە دەستگا ئەمنیەکان ئێستا من لە ناوەندێکی کارم خۆم لە ناوەندێکی کارم ئەوە تا ڕەفیقەکەم تەقاوت کرا من هەر خۆمم هەموو یەبێ بەیەک کەس تاعین ناکەن لە خەدەمیەکانە بەڵام بڕۆ ئێستش بەسەدان کەس دەستگای ئەمنی نەکەن بەس بۆچیە فقط بۆمانەوەی ئەو سیستەم و دەسەڵاتەیە کە ئیمڕۆ لە کوردستان بمێنەوە لە باش مۆزوعی تەوتین لەگەڵ مۆزوعی هەژماری من ئەمێ جیاوازەکە نانوێ خەڵکی کوردستان ئازاد بێ نانوێ خەڵک هەناسەی کەڵمژێت قسەکە لەسەر ئەمەیە باشە کەواتێ کاکەوانی ئەوەی کە هەیە پارتی وێکێتی بۆ مانەوەی خۆیان نانوێت لەگەڵ بەغداد ڕێکەون یعنی ئەمەی کاگنۆزای دەڵێ زۆر خەڵکی دیکەش ئەمە ئەڵێ کە ترسێ لەوەی بۆ نمونە سبەینێ فەرمانبەر بەگوێیان نەکات بۆ نمونە هەموو نەوت ڕادەستەکەنیتی هیچ نەوتێک نامێنێتەوە بە قاچاق بفرۆشێت زۆر شتی من کوڕێکم زۆر بەداتام دو هەڵبژاردنێک کە عێراق کردوێتی کۆمسیۆنەکەش ئەم سوپا سالاری و جارسیقەکان کە دهۆڵیان بۆ لێدا باش پاتمتای کوردستان 1970 دەنگی هێناوە کۆی ڕێخستنەکانی پارتی یەک لە سەرسێ و تەنزیمە ناکە ئەو دەنگدەرێکە هێناوێتی بۆی وەڵام بێ بۆ هەندێ برادر ساختەکارێکی ئەجازەم بەرێ تەواوی کەم کاکە نەوزاد ئەمی ناوێ کۆمسیۆنەکەت هێنا لە بەغاوە هێنا سنووق لە بەغداوە هێنا جیاز لە بەغداوە هێنا یاسای چواربازنەی لە بەغاوە هێنا هەمووی دەهۆڵ و شاگەشکە ببوون بەڵام خەڵکی کوردستان شتێکی وت خەڵکێک بەناو خەڵکی کوردستان و قسەکە ئەوە ئێمەی زۆرینەین تۆ لە یەک لە سەرسەی تەنزیمەکەت تۆ سێ بە هەندەی تەنزیمی ڕێخستین تۆ بە تەنزیمت هێناوە ئێستا تۆ حیزبی 1 ملیۆنیت نە بە کۆمسیۆنی خۆت نە بە سنووقی خۆت نە بە فەرمانبەری خۆت نە بە یاسای خۆت تۆ چیتر دەوێت پێ بڵێم بەڵام تۆ ئیرهابی فکری کە چواردە وری گرتی بە پەشەرمەوە ئەڵێ بەغدا بەخوا پێم وایە بە ناوەیڵێم کە لە بینی بۆ ڕێکان تا تەنکەرەکان هەرو معارەزە و جارستیقەکان ئەڵە چی وڵا 200,000 بەرمیل بزرە بێ 200,000 بەرمیل باشە ئەو عێراقە عەزیمەی کە خەڵکە شانازی پێواکە دزی سەدەی تیاکرا دزی سەدە ئەمە بوو کێ باسەکەی بۆ من عێراقی کە سوپاسالاری وڵاتان دێ نەخشەی سیاسی دا ڕێژێ دەبڵێ وانیە با بۆ بڵێم وایە لە گەندەڵی ڕجان 500,000 پازار ئێرانی بەس عێراق موچە وەرەگرێ ئەردەنی فەڵەستینی لە عێراقم موچە وەرەگرێ بتو باسی چی بۆ منەکەن عێراقی تا سەر تاپای هەمووی لە توی گەندەڵیە عێراق بە من بڵێ عێراق کە هەرێمەکەی کە هەرێمی پایتەختی کوردستانە کاتێ بە ساروخی بالیستیکی لێدرێ کوا نەتیجەکەی کاتە ژینای دزەی شەی دەکرێت کوا نەتیجەکەی کاتێک کە 7 ملیۆن مرۆڤ برسیەکرێ کوا سەرۆک وەزیرانەکەی کوا سەرۆک کۆمارەکەی کوا پەرلەمانەکەی دوێنێکە کۆبوونە لەسەر تووتن بۆ تووتن کاکە بۆ ڕاستێکی نەڵێن پەرلەمانی عێراقی پەرلەمانە یاندانشی سەر تووتن کێشەی من تووتنە کاک سامان هەی باشە پارتی بۆ لەو عێراق ناکشێتەوە بۆ لەو پەرلەمانە لەو حکومەتە ناکشێتەوە جەنابەت بڵێم دوێنێکە 174 بە دوکۆمنت قسەکەین بە ڕقم دوێنێکە 174 کەس چوونە دەناو پەرلەمانەوە باش حەدی نیساب 165 تەنها و جارسیقەکان لێ دەرکە حەدی نیساب پەرلەمان تەواو نابوو تەنیا یەک کەس تەنیا یەک حیزب تەنیا یەک لیست کە دیفاع لە کوێنی کولەر لیستی پارتیای کوردستان بووە کاک سامان ئەمن کۆڵیەکرێ ناکرێ بۆ ئەگەر ئەو بەتش ئەگەر خەمی کووردا خەمی گرفانی کووردا خەمی خەڵکی کرێکار و ڕەنجدەرە دوێنێکەوە بە حەدی نیسابیان تەواو نەکرا زەربەی لێرە قادرا هەتامەوە لە بیری نەچێت چونکە ئەو کاتیان کورد لەسەر بەرگریکردن کاکە هەمووی بۆ ڤیوە هەمووی لاقیتەکەی بەدەستەوە بەرامبەر بە کامیرەکە ئەڵێ ها باسی موچاکە بۆ نەک ئێران نەک عێراق نەک ئەوروپا هەمووی ئەزانی کێشەمان چییە کێشەمە موچە نییە تەوتین بەچی مافێت تەوتینەکەی من 14.5 سەرژمێری عێراقم تۆ پێویستە بە یەک دەفع یان بە دوو دەفع هەموو ئەو داهاتە بنێری بۆ سەر وەزارەتی دارایی لێرە وەزارەتی خەڵک موچێ بەڕاست نە کێشەی خەڵک موچە نییە نه کێشەی خەڵک کێشەی عەقڵێتێکی فاشلی حکوومەتی عێراقیە دەکابرا سێ مانگە موچەی وەرنەگرتوێ چیکە باشە بۆ خەڵک کێشەی خەڵک موچەیە کێشەیەکی کێیانی باشە ئەمە کێشەی برسیکردنی سیاسی خەڵکی کوردستانە کە کەسێک هەیە جورئەت کە بم بڵێ وانە ئەمە کاتێکە هەشتی شعبی هەشت لە 180 داهاتی بودجەی منزومەی عێراقیە بات 286,000 کەسە خێرە دوێنەکە گرین کارتەکان گۆڕا بە گرین کارتی کێ یارمەتیم دە ناوەکەی چی بوو مهندس خێرە هەشتی شعبی بە گرین کارتی ئاغای مهندس وەرێگرێ بەچی مافێکراوە لەکوێی دەسوول باسی هەشتی شعبی کراوە بەس بۆ کەس جێنە جورئەت کە باسیکە نا ئەمە تەنیا ئەیانەوە مەشغوڵمان کەن ڕێزم هەیە من ناڵێم دڵسۆزیتیانە ناڵێم بۆ چوونەکان هەمووی بۆش بەڵام تۆ بێ حکومەتێکی سەرکەوتوی خۆت کە کاربای 24 ساعت ئەمین کرد پایتەختی پڕکرد لە ئاو واک تەنیا یەک کێشەمە ماوە دەمانەوێت دەستبارمان هەبێ تەنها لە کوردستان دەستباری پارتی بدرێ کاکە سەربار مە بە ئێمە سەرەکەوین ئەمە شەڕی ئیرادەیە شەڕی کەرامەتە
بەڵام تۆ با کەرامەتە بەسیتە موچەوە دی علاگەیەکی دەستەوە من قەت ئامادە نیم کەرامەتە مشکی با موچە کاکە خۆ حەشتی شعبی ئاسانە فەرم بڕۆ چی کەس پێشی گرتووی ئەی بۆ ناڕۆی بەڵام تۆ دی حەقد و کینەی شەڕی ناوخۆ حەقد و کینەی ئیرهابی فکری هەفتەی شوباتێکی دروست کراوە خۆ کات هەفتەی شوبات کێشەمان نەبوو چی کێشەمان نەبوو هیچ کێشەمان نەبوو هەمووی موچەی وەرەگرت چیان کرد قەسر و قەمەرە و نیوەی سلێمانیان دەسە خۆیان تاپۆ کرد وانە بوو کاک سامان کۆمپانیاکانی ئاسن و چیمەنتوی ئەم شارە هەموو تاپۆ نەکرا باوکی هەژاران چی سەرەت و سامانەکە من بۆ باوکی هەژارم 18 ساڵی ڕێک من لە وڵاتی غەریبی لە ئێران ژیاوم بۆچی من ناتوانم تا سەرمان 3 جار قەرز بکەم خێرە کوڕی ئەوەی سەملیار لێرە باسی شخصەکەی بابە بە شخص مەکەن ئەوەی کە وڵاتی پاراستووە کاریکتەرەوە کاگنێچیروانە کە ئێران سوپاسیەکە لە کاگنێچیروان سەرۆکی هەرێم دەوری هەبووە ئەحمەدی حاجی ڕەژەوەرە خۆت مەکوژاڵێکی وڵات درۆنەکان لە هەرێمی کوردستان ڕۆژ دەکوێ خوا بتگرێ حرس حدودي عراقي لسر حدوده تو عقل بيناشكي حرس حدود بكاميري ليزري لسر حدود كردستان وعراق هيا بوتو حشي شعب هناك حرس حدودك ديني دري دروني كردستان ولا موساد من 2009 مقابله من 2020 مقابله وتم موصل لنا وتارانا كاك درونك ناو تاران دروس كراوا او كمسؤولي باراستني ايران لموساد خوي موساد درچوا باش هرمي كردستان موساد ما نادوا ئێمە کێشەمان لەگەڵ عێراقا ئێمە داعشمان دروست کرد ئێمە ئەم وڵاتەمان کاول کرد کە کاول بووە بەڵام سێرکە کاک نەوزاد ینی ئێخۆ گۆ لە قسەکانی کاکەوە ڕاستیە هەموو یاساری بەخۆی کاک سامان بۆچی ئێوە کاتی دژی حکوومەتی یاریمی کوردستانەوە من یەک ڕوونکردنەوە بەم لە پێشە لە قسەکانیشمە باسم کرد من یەکەم شت من ئەڵم ئێمە لەوێ ڕێکخراوێکی عێراقین حتمەن ئەوەی کە ئیشارت پێ ئێمە لە دژی حکوومەتی عێراقیش قسەمان هەیە و حتى الرخلاوي متفصلين سوريين ما هي كلا ناصري وبحموه هنا كاناتون اما لا تشينا كان دروس ما كردون شصتو بسوهاش كس كوجرا بايك فرساك شصتو بسوهاش كس كوجرا لا تشينا كان شي تانك كاكنو زيك فرساك شصتو بسوهاش كس كوجرا شي تانك معقوله حكومتي شصتو بسوهاش كس يخوي بكوجرا تشينا كان هنا كوش يك دقه بس نه كوش بيبونايلي كل شلون اما هاتوين لوي دجايتي ما كردو خيمه من هلاو كردو ما كردو حكومتي راقب اخويا شلون نما كردو باقسكم تاو كاغنوزات كالي كشت انا كاغنوزات مرة لك مسجكم كاين زين شي مرة من انا بخوانا خو عمل لو توقسناكم بس والله كاغنوزات بخوا راسك با برينسيپ با برينسيپ شصتو بيسو باش مسيون تو شي تانك باش با جوب جرين باش يدخل بس بخوانا كل خول صدر عثمان كوجرا وكاو قدمان كاكا بيقرا شصتو بيسو خلتان كيدور كردو كشتوتان بس نكاين نكاين ليرش كردمان ليش كردمان دجي هبدي وساين سقل سرشي من الله امد صلاه والسيستم او كمان وتوما حتى خدي اوبوزيشن امان سيستمي حتى 2014 خدي ادي روسا تشاوي قلتو خدي نشوان برزاني اما سيستمي كان ليبراليزم بيادان كينج ليبو اما كيس باخلي خلقي كريكار وزحمه شغلته كاني فرمو من يكبت ولا كاغين بالا تو مبدا استا تو اگر نخوشي كتو پرتبه باشە ئێستا لەم کاتەدا پارت پێ نەبێن ئەمری پارت ئەگە پێ وەڵامری پارت پێ بێ یعنی تۆ سێگە یعنی ئێستا ئەم سیستەمی نیولیبرالیزم خەڵک بە تێبگا لەمە کاک ئێستا لە سووریا لەبەرەوەی ئەحمەد شەرع بەرەو سیستەمی نیولیبرالیزم ڕوا نان بە 200 دینار بوو ئێستا دەنان بە 200 دینار بوو ئێستا بە 4000 بەرەو سیستەمە ڕوا ئەمان بە قاش و پێوە چوونە ناو سێمیستەر ماداری ئەو تا خەزخانان کرد بە پارە ئەو تا ئەو کارەبا 24 ساعتەی کە ئەوی نەخۆم لە ناوەندی کارەبا ئەو 24 ساعتەی کە ئەوی ینی ئەو 24 ساعتێ بزان چەند بەرابەر زیان ئین کراوە لەسەر گیرفانی بەڵام لە بۆ خەڵکی باشترە خەڵکیان کردووە بە کرێچی چۆن باشی چی مۆزوعەکە چێ لێرە کاگین یعنی لێرە سەرۆت و سامانێکی زۆر زەبەلا هەیە لە کوردستانە ئیمکاناتێکی باشێ تۆ گەبیت بە گومرگە شەڕەکە موشی خەڵکیانەدا ئێستا خێرە تۆ ئەو هەموو تەنکەرونەتە چی لێهات این پرسیارەکە پارێ ئەو نەوتە چی لێکەن تۆی ئێوە یەکێتی چۆن سەرفی ئەکەن چی داتان بە خەڵک کامێ داتاتان معلومە کاک ئەزاین چی خەڵک و شار بۆ فیکاینانە هی نابێژایتر بۆ دەهۆڵی ئێوە هەڵ ناپەڕێ چۆن ئەمە میلیۆنە دەنگ مێناوە لە سا هەشتای خەڵک دەی نەداوە لە عێراق و کوردستانە لە عێراق و لە کوردستان ئێمە لە سا هەشتا دەینا هەموو وڵاتە نسبە ئەم جارە بەرسری نسبە بژاردەمان کاک نەوزامسەکەی ڕاستە لە سا هەفتا بۆ سەر و
خەڵک بەشداری کردووە پارتی وێچێتی دەنگەکانیان زیادی کردووە لە سا هەشتا هینی تۆ ئشارەتی پێدا هەمووی تەزویر چۆنە دیارە معلومە خۆمانە کۆیلە هینیشان هەیە بە دەروپشتی ئارێڵی خۆ من نەموت کۆمەڵە هینیان بەشەکەن بۆ ئەوەی بۆ تاکی زۆر عیبە باسی کۆیلە و ئاچووکە بۆ ئاری هەرسینە من ڕێی شخصی خۆیەتی کۆیلە و دەروێشتان من دیارێمەشەیە قسەشی لەسەرەکەم دەبێ شەفافیە زیاترکە چی کۆیلەیە دەبێ ئەم حکومەتی هەرێمە هەوڵدا ئەو بەهەردەدانەی سامانی گشتی بە ڕابگرێت بۆ هەڵەیە دەبێ ئەم حکومەتی هەرێمە یەک حکومەتێکی ناوەندی هەبێ دەبێ پەرلەمان ئەکتیڤ بکرێتەوە دەبێ سەرۆکایەتی هەرێم کابینە دەم پێک زوو بە پێک بێنێت ئەمەگە جورەتم لەم چۆن قساناکەم تۆ من یەکش بتۆڵم ئەجا خۆ کەس دەستی نەکرد و کاکاو تۆ پارتی وێچێتیە خۆ خەڵک خۆش نییە تۆ ناڵێ مەسجەکەم دێنێتە ناوی نەکەەوە باشە ئەو کۆمەڵکە من یەکش بەتۆڵم هزارها ئینسان معلومەکەی درۆنە ئەینێرە بۆ کوێنێ من لە ساڵ 91 تاکو ێسم سێ درۆنە بەم شو بۆ هەموو مەسجە هەمووی هەر کاتێ جێشی تورکیەنا ئەی کێجێشی ئێرانی هێنا سەر کوردستان ئەو پرسیارە لە خۆتەکەم چێنای بابە ئێوە زانچی نیشتیمان و نەتەوەی هین بە خەڵ مەفرۆشن خەڵ نانیە بیخوا بەس ئاخدا وەڵام من ویستمەوە بڵم خۆکە کەیانی ئەمە کێشەکە لەسەر موچەیە بەڕاستی گیرفانی خەڵک ئەزانم ئەخنا تۆ ئەتەوێت ئەم پرسێکی سیاسیە دۆڵی سیاسیە بەڵام خەڵکی کە پێی وایە خەڵکێکی ئەمە کێشەی تەکنیکی دارایی حکومەتی عێراقی چاوی بۆ پێشکەوتنی هەرێمی کوردستان کەم کوڕەکانشمانەوە کاکە باشە من یەک پرسیار لە جەنابتەکەم یعنی با کاکنۆزادیش خوا جوابم بات لە بەغدا هەیە ئەمە کێشەی خەڵکی ئێمە نییە کێشەمانە سێریکە نانە کاکە هەوڵات کێشەکە باوەرکە کاکە بڕوا بکە کاکاوە ئێستا خەڵک موچەی بەری حەقی نییە حکومەتە غەڵەتە مشکلەی نییە خەڵکێکی واعیت هەیە کاکە دەنگەرێکی نابێت خەڵکەنیا کۆکەیتەوە ئیجازە ناکە پارتی نوای با پرسیارەکەم من با پرسیارەکەم مناقمەیەکی تۆ نییە خۆی مەستا ئەو خبێکی نابێت خەترە بێ هاوسەنگی ڕاگەی بەڵام ئەگەر تۆ وای کاکسام یەکش ئەگەر تۆ وا بیرکەیتەوە دەنگدەر بچووکەیتەوە تەنها گەلی کورد تەنیا موچەیەوێت با ئیجازە بەرێ نەخێر تموحی تاکی کوردی زۆر بەرزە دەوڵەتی ئەوێ موچەی ئەوێ کەرامەتی ئەوێ وڵاتی ئاوەدانی ئەوێ کارەبای ئەوێ ئاوی ئەوێ هەمووی ئەوێ بۆ بچووکێکێت و کاکسامە تەنها لە موچەیە بەڵا کرێکار ئوستازی جامیع باشە لەلای قسەکان جناب ئوستازی ینی سەرەتایی خەڵکە ئەزانین چی جارێ ئەسڵەن ئەگەر کورد خەڵکی تای بڵین خەڵکی زەحمەتی و شوورەکار ئەگەر نیشتیمانی هەبووایە کوڕەوی نەکرد بۆ ئەوروپا ئەوانەی کە مناڵەکانی لە سیاسەتی غەڵەتی حکومەتی عێراقیە بە هاوڵاتی ناتوێنێتەوە تۆ مواطین دەرەجە دووی لە باشترین حاڵەتە لە باشترین حاڵەتە کوڕی قوباد و مەسرور و ئەمانە وەکو خەڵکەژین خەڵک عەقلی نییە ئەی ئەو ئیمکاناتە زەبەلاحەی کە ڕۆژانە ئێوە سرفیەکەن لە کوردستانە خۆی بینی ئەوەی خۆتان کامڕێگەکان نابینێکاکە تو لە سنمای دەمەجوی خەتای من نییە وەرە لەگەڵمە ئەدبەم ئەسوڕێنەوە بەناو تونێلەکانە بەناو بۆندەکە یەکچ بم ئەز یەکشێکی زۆر خۆشم بیرکەوتەوە کاک نەوزاد برادێکی مەکتەب سیاسی حزب گەڵێکی باشە وەڵام پێم سەیرە مەسوول بۆچی بۆم دروستەکە ئێمە ئەومان پێویستە توخوا بۆند و این بەچی بۆچی دروستەکرێت ئیسان بۆند لەگەڵ سەددا بۆچی دروستە باشە معقولە مەکتەب سیاسی حزبێکی ماڵە بە قوڕنەگیرێ ئەڵە من نازانم پارتی خەریکی چییە بۆچی مەسوول خەریکی چییە وەڵامە بۆندمان ناوێت سەدمان بۆچی ئێمە ئەومانەوێت ئاخر کاکی من ئەی هاوار ئەلف بەتی الله خوێن تۆ یەک دوو خوا با بێنە سەر تۆ ئێستا بای 33 میلیارد دلارەوە قەزار باشە باشە کۆرونا معقولە تۆ ئینتاج بکەی لە نەوتا ئێستا 33 میلیارد دلار پێ دەسەر خەڵکی شانی خەڵکی بێجگە لە 56 موچەکەی لێ دەچێت باقێکی پەیوەنددارە بە ئەو گرێبەستانەی کە لەگەڵ کۆمپانیەکانە پارەی وش قەرزار نیت کاتی کۆرونا حکومەتی عێراقی تۆی بەتەنیا بەجێشت کاتی هاتنی داعش تۆی بەتەنیا بەجێشت کاتی قەیرانی دارایی تۆی بەتەنیا بەجێشت ئەوە لە کۆ کرا کاتێک کە نەودابەزی کاکە نەوزە تۆ بە خەڵکی وتووە نەوتاتە سەر 18 دلار تۆ بە خەڵکی وتووە کۆرونا با 2 ساڵ ئەم حکومەتە ئەگەم حکومەتە و جنابی کاک مەسئولەوەیە ئەم حکومەکەدا نەکە تۆزیشینە ئەمە من نامەوێ بە شیعاری نەتەوەی حەماس بەرزکەمە چونکە کورد پێویستی بەوە نییە هەر تاکێکی کورد کە ئەبینی جنابتان بۆ
بێ کە لەسەرێتی کە هاتە سەر ئەوەی کە کەرامەتی خۆی کان کۆشکە سەری ڕەش و قەلاچوالان و ئەو داهات و زەبەلاح وڵاتە ئەو هەموو زەبەلاحانەی ئێوە ئەو کۆمپانە زەبەلاحانی ئێوە چیان نەکرد هەرچی ئەرزوو ئەو شوێنەی کە حکوومەتی هەرێم دەسڵاتی بەهێز لەکوێ بەهێز بەڕێ کۆمپانە دار و بەجازات هەرچی شتە ئێوە ئێستا کاکە زین چۆنە دەسەڵاتی لە پێشکەوتنە دووشن دوو کۆمپانیا هەیە دوو کۆمپانیای زەبەلاح دووسێ کۆمپانیا وڵاتە ئەمە لێر نازام کارەوە پەیوانەوەی کوێ هەرچی سەرۆکی سامانی وڵاتی شاخ و دار و بەرد و ئەو لوجيكي منطقي ما منطقي حكومتي عراقي 12.6 بەتەواوی حکومەتی عراقی ئێمە لێرە ئەزمەمانەیە ئێوە حکومەتی عراقی گەندەڵە باسی ئەو مەکە حکومەتی عراقی بۆ تۆ ئیمکاناتت هەبوو تۆ نەوتی لە بەردەسا بووە تۆ ئێستش 56 بارجەخەیتە سەر خەڵک هەرچی شتە بڕۆ هەر داهاتی گومەت لەم شارە سلێمانی با بڕێەوە ئیمکانات تۆ هەرچی زەری بۆ من لەسەر خۆمم من مقارنة توی سەگان بە ئێمە داتا چی حکومەتی هەرێم لە باشترین حاڵەت کە بەبێ ئەوە ڕقم تمەن و پارە بە حیاتی من کەرامەت بەنانێ ناگۆڕمەوە بۆ کرێکارێکی زەحمەتکێش کەرامەت چی لێ بکەم کەرامەت بۆ بەرپرس و بۆ خۆتان جێگەڵا کە لەسەر داهاتوینی سەرۆکی وڵاتەیەوە زۆر زەحمەتە هەر کاتێ توانیت قەناعەت بە مێشێ بکەیت کە گوڵ باشترە لە پیسایی ئەو کاتێت توانیت قەناعەت بە خەڵکی بکەیت کە شۆڕژگەری بینی مناقەشەی هەموو خەڵکی کوردستان معلومە دیفاع لە کێکە دەشکە کویلەکانی ئێوە خۆتان کەسی دیفاع لێوە ناکە کاکە كيف دفاع ليه عقلتي إرهابي فكري يا جناب أزاني أملاطتان كدوب أردوغاي تسناك روجاني من لقل مرجي شيني هذا سوبيا ما تنربكين يعني شيء حزب بعث بهم حزب بعث بهم تو رخان كردو سيازار فيش مرقل كردستان أنا بواسي خلق بازي المكة سيريكا كاك نوزاد أزاني ئەزانی سێریکە ئێمە با نەچینۆ ڕابردویانی ئەمە هەموو خەڵک ئەمە زانێ ئەم کاتە زانێ بەس خەڵکی زەحمەتکێش بوو ناشتان کرد چێبوو سوێکی ئاب دەبابی هێنا هەولێر چێبوو جێشی ئێرانی هێنا ئێرە چێبوو تورکیا هێنا خەڵکە زانێ ئێوە خەڵدە دۆڵێک ئێوە لێ دڵنیا بە تەنها ڕێگەیەک ئاڵگۆڕشێ لە کوردستانە ئێوە بڕۆن هەجیمکانی نیە خەڵک دۆڵێکە خەڵکشێنێکی شوێنتان هەیە کورە ملیۆنە ها ڤێلەتان کڕۆ لە ئەوروپا و لە ئەمریکا و لە هین و معلومە کۆرە معلومە ئەبین و سەر بابەتەکە یعنی ئێستا حکوومەتی عێراقەڵێ کاکە تۆ نەوتەکە ڕادەسی میکە لە ساڵ پەنجام ئەڵێ هەموو شتێک تێمێ کاکە بۆ حکوومەت یاری کاک نەوزانم ئەمەوێ دوو کۆمپانیان هەیە دوو کۆمپانیان نا دەگوترێ کاکە ئەگوترێ متمانە نیە وانە باشە سێریکە نا دەستوریە تۆ نابێ نا دەستوریە ئاخر لەکوێ نادەستوریە بۆ ئەڵێ کاتێک کە تۆ بۆ حەق لە نەوتەکان ئەڵێ بەگەڵگەڵ کێ لەگەڵ حکوومەتی هەرێم ئەو شوێنانەیە کێشە لەسەرن مادەکە بۆ شوێنێ کێشە لەسەرە پێش دەرکردنی دەستوری دوای دەرکردنی دەستورمان دەرچوونی دەستور من یەک ڕقم بە جەنابتەنم تخوا با بەداتا قسەکەین بەوەی کە کردیان ئەوەی خەڵک دەنگی خۆی داوە نەتیجەی ئەو هەموو قسەی کردی مە دیارە لەکوێن یەک 12.6 لە حکوومەت عێراقی بۆ هەرێم ڕاوتە بە هیچ کە بە هیچ وا نەهات حکوومەت عێراقی لە 183 داهاتی بووە یەک بەشتی بێ وەڵێ کاکە عێراقی نییە لەم بابەتی بەغدا شارەزانیە کاڕۆ لە کەرکووک بۆ خوارەوە سێری ژیانی ناڵێم پرفکتە ناڵم کەم کوڕینیە ئەو مناک بەڵام ئایا ئەوەی لە هەرێمی کوردستان پێشکەوتون و جوانی هەیە بڕۆم کە کاتی نیشتیمانێک منی ئەوێ تۆی ناوێ کاکە تۆ بێ بڕووی
تۆی کە قەنەعەت کێشەی کاکا کێشەی موچەی هەیە کێشەی موچەی کێشەی ژیانی هەیە کێشەی هەموو شتێکیە زەنگ بەسەر خەکە بە چەک و بین بە کوشتنی ڕۆژنامەنووس بە سژنەکانتان بە ئیرهابیەکانی کوشتن و کوشتن و تێڵدانەکانتان بە تێڵدانی زەنگ بۆ ئێستا من بەتوڵە من لە هەموو تەمەنما ئازادم لە قسەکە بڕواکەی نەگەڕاومەتەوە بۆی کەسێکە تەلەفۆنم بۆ کراوەت هەموو شیوازم دووست باسی چیەکەی تۆ بابە ئەوە تۆی کاکە تۆی لە ئاخاواتەکەت ناتوانین دابێ من دڵنیام ئەگە تۆزە ئینسانی بیر بکەیتەوە ئێستش بیر بکەیتەوە ئینسانی ئاگادارە لە وەس ژیانی خەڵبی ئەوە قسە ناکەی ئێستا تۆ بەڕاستی ئەوانەی کە پاسا بۆم دەسەڵاتێن بەس کاکا خۆزانی ژەنابی موچەخۆری وانێ موچە و دوور نەکردووە ئەزانی چۆنە توخوایە پاسا ئەوی پاسا بۆم دەسەڵاتە بێنێتەوە دڵنیا بە تاریخ لێی خۆش نابێت دڵنیا بە بینیمان دیکتاتۆرەکانی دیمە حەزی بەعسمان بینی معمر قەزافیمان بینی ئێوە نەکبەتون ئێوە 33 ساڵە هاتوون خوێنی وڵاتە ئەمژن گەنجی ئەم وڵاتە ئەکوژن غەڵەتی سیۆک ساڵە وەرە ماڵەوە بێ لە 1000 ئەوە تا سێریکە لە 1960 ئێمە هەین زەن باسی کەکەم باسی ئەوکەم کە دارێکی بارزان نامە بۆ سوڵتانی تاریختان جوانە دەنگەکەی ئێمە ملیۆنە دەنگمانەیە خەڵداوێتی بێمە خۆ دروست نکراوە من ئەزانچی کەمینەیە دەخینە ئێستا باجەکەی خەڵک باجەکەی یاوەیسا خەڵک دەجاتیەوە پاداش کرێن کاکا خۆی ئەبێ پاداشی ئەو دەنگ دەرەکە دەنگیە ئێمە ئەمانە زان چیەکەن ئەمانە شەڕ بە کوردستانەکەن شەڕ بۆ کوردستان ناکەن بڵێ بۆ ئایا ئێمە پرسیال لێواکەم ئەمەی کە ئەمان دەیکەن و هەوڵی بۆ دەن ئەم خەڵکە کە دەنگی داوە تەنیا بابەتی موچە نییە خەڵکەکە واعیە تێگاکان بابەتە لە سێ ئەهدا من بیدایت باسم کرد بەس ئەو بڕیاری داوە ئەوەی کە پێوترا ئەو بڵێ لە کاتی مەلکی کورد کێشەی هەبووە لە کاتی جمهوریەکان تا سەدام هەر کێشەمان هەبووە لە کاتی عێراقی نوێ کێشەمان هەبووە تۆ باسی چی بۆ منەکەی ئەم کێشە هەبووە یان نەبووە بەڵام تۆ ئەمە مەبەسەوە بیری رابێکی فکری هاتوویتە ملیۆنێ دەنگ خەڵک دەداوە خەڵکی ئێمە سێرێکە آخر دەڵێ لە شەڕ خراپتر چیانە شەڕ خراپە ئەن هیچ ئۆپشنێ لە شەڕ باش نیە بۆ شەڕ بەڵام لە شەڕ خراپتر ئەوەی تەسلیم بی ئەوەی سەدامدا ئەوەی کە داوایەکە داوا ئەکەن ئەڵێن هەرێمی کوردستان قوارەکەی نەمێنێ تەوتین لە بەغداوە بێ هەمووشێ لە بەغداوە بێ بەڵام دێ باش ئەوان وعدی خوان تەنەزولکەی لە مافە دەستوریەکانمان ئەو مافیە من نییە ئەوە خەڵک دەنگی داوە ئێمە بەرگری دەنگی خەڵکەکە زۆر باشە ئێمە کاک نەوزاد خوا دوای ئێمە بەس منم پرسیارە لە کاکاوەکەم خەڵک هەموو ئەمەی قوبوڵە بەغدا هیچ نییە عەرەب ڕقی لە کووردە ئەمە کێشێکی سیاسی دەی خەڵک ئەڵێ کاکە با حکومەتی هەرێمی کوردستان بێ موچەکەمان باتێ و ژیانمان با بەڕێوە کاکە تۆ داواکەی لە بەغا موچە باتێ ئەو کاتە کاکە حکومەتی هەرێمی کوردستان بیا هەمومان دقیقە بۆ نایە خۆ خەڵک نەکردووە 56 موچە دزیوە ماوەی حکومەتی عێراقی نەبوو خۆ لێرە بوو 56 فترەیەک چۆن ماوەیەکی زۆر 56 موچە دزی وەڵامەکە بدەمە وەڵامەکە بات و دوای قسەی خۆتکە فەرموو پرسیارێکی لۆژیکی زۆر تەواوە باش حکومەتی هەرێمی کوردستان کە ئەم الملانەیە کە بەغدا بەوەی دروست کردووە هەرێمی کوردستان کێشەی لەگە بەغدا نییە ئەوە بەغدای کێشەی لەگەڵ کوردستان باش جەنابتڵی وەرە کاکە باش شتێکی تر بکەین هەرێمی کوردستان ئەمەی کە بەغدا ناچێتە ژێربار چی بکەین حکومەت هەرێمی چی بکات یەک پێم وایە پێشنیارشم وایە یەک هەڵدە بە پەلە پەرلەمان ئەکتیڤ بێتەوە باش دوو حکومەت کابینەی دەیان پێک بێن باش کە بابەتی دەستوری زۆر باش سێ پێویستە شەفافێتێکی تەواو بە لۆژیکێکی تەواو بگەێنێتە خەڵکە بزانێت داهاتی ئەم حکومەتە پارە کاکا داهات موچە باش ئەخر کێشەکەی داهات کاکی من گەورەیەکەم من لە موچە ناوێت گەورەتر بینەوە ئەم حکومەتە پێویستە بەخۆیان بچێتەوە ئەگەر ئەو کاتە حکومەت توانی داهاتی نەوتی دیار بێ ناوخۆی دیار داهاتی نەوتیەکە نانەوتیەکە کشت و کاڵەکە هەمووی ئەو داهاتەکە کۆ بووە خەڵکی تاکی کورد زانی کەم حکومەتی هەرێمە لەگەڵی ڕازگۆیە شەفافێتێکی تەواویەیە من پێم وایە خەڵکەکە ئەمە ئەوێت ئەمە ئەرکی من و تۆ نییە ئەرکی من و تۆ بیگەنمە بەڕێزان بەڵام کاکی بەڕێز کاکی خۆشەویست تا ئێستا و 10 ساڵی تر ئەم میلەتە لەگەڵ تۆوە بێ ملیۆنی دەنگتەدا ئەمە بۆ ناکە بەڵام بە شەرتێ دەبێ ئەمە بکەین زۆر باش ئەمە بۆ ناکە حکومەت ئەم تۆسێگە ئەم سیستەم و پەرلەمانە ئەم حکومەتە بۆگەنی کردووە معلوم لای خەڵکی کوردستان بەوەتەی هەیە دژە ئینسانی بووە دژە خەڵک بووە بینیمان کاکە
هەر ئۆپۆزیسیۆنێکیش مەبەستمەوە یاعی باهینەکەمەوە بێ یاعی لەو چوارچێوە بسوڕێتەوە شەریکی لەگەڵ دەسەڵاتە ئەگەر بینیمان دوێنێ ئۆتا لە یوسفیان نێڵا بچێ سۆرک پەرلەمان و دوێنێ لەوەی نەوەی نوێیان شەقیان دێڵا بریناریان کردیاننا معلومە ئەو کلیلی دیوەخانە ئەو کلیلی دیوەخانە معلومە لای کێیە ئەزای ئەوەی کە ئەچێت ئەوینیدا بێ ئەو سیستەم و سیاسەتی ئەوی قوبوڵێ جاوە نەبێتی هەڵەیە ئەوەی کە بینیمان ناڵێت یاین هەر ئەوەی خودی ئەوەی مەلابەختە زۆر دقیق بوو تێمە چەک و پارەمان پێ بە هەر شێوەیەک بێ یەک کورسیش بێنین تەسلیمی ناکەن ئەگەر کاک سامان ئێستا هەرچی کورسەکانی هین بێنێت کوردستان ئێڵن تۆ دەسڵات بەری بەڕێەوە معلومە ناڵێ چەک و پاری پێ ئەزای بۆچی چەک و پاری پێ ئەزای چەک ئەوەی زۆر دقیق ئەو قسەی بەڵام کاتێک ئەوەی لە شوارچەوەی ئەم سیستەما قسەکە سیستەمی نیولیبرالیزمە ئەوەی کە پیادی ئەوەکە ئەبێ بێ بڵێ من چی ئەڵێ من بڵێ من گەنج تاعینەکەم ئەبێ بڵێ من کارەبا هەرزانەکەم باش ئەبێ بڵێ سەحا لە دنیا ئەبێ بەلاش بێ سەحا تاوانە ئەبێ تاوانە حزی بەعض بۆ فاشستی خۆی کاکە من برادێکم لە دەنیمارکە باوکی مەلایکی بەناوبانگی ئەم وڵات هەیە با ناوێنێنین باسی ئەوەی کردوتی باوکم هاتمەوە پارەم مایە داخلی هەبوو داخلی وتی داخلیەکە مایە لە هەشتاکانە وتی هاتم پارە من بە باوکم وتی باوکە تۆ چۆن وەرەگریتی بۆ منە 65 من جامعی مووسڵ خوێن 45 وەرەگرم لێش مەمێنێتەوە کتێبیشی پێکڕم و زۆریشم دەمێنێتەوە یعنی لەو کاتەدا تەلەبە ئێستا ئینجا سێریکە حەودیان پێپڕگرێتەوە بەچی لە بۆی وەرگیراوە بە شەرتێ تۆ ئەبێ لە دەستگایەکی حکومی 10 ساڵ لایەنی کەم ئەبێ خزمەت بکەیت اینجا ئێمە وەرەگین لە جامعی مووسڵ جا حەزم باوە تەحەدا بێ لایەوە بێ ئێستا کاکە من دوو مناڵم هەیە هەمووی زانکۆی تەواو کردووە تعین نابێ بەڵام کابرا سەر بەخۆیەتی بابە خەڵکیان هین کردووە بە نەقیب وشتیوە هەر سەر سوڕمێنێت یعنی کراوە بەین و قائینوانە یعنی تەسەووڕ دەرام هەیە جاش بۆ مستەشار لە سێبەری ئەمانەیە قوتی هەیە ئیمکاناتی بۆ سەرفەکەن بەڵام بۆ گەنجانی مناتە بەرەو ئەوروپا ڕۆن و بەرهێنە لە دەریای ئیجاخینکەن بابە ئێوە بە حکومڕانی ناشێن پێ دوایە حکومەت یاریمی کوردستان پارەی هەیە خۆی دابەشی ناکاوکو موچە پارەی ئەی باشە ئەم نوتانە چی لێ ڕۆژانە لە میدیاکانی بینین ئەی بۆ کوێ چێم نەوتە چەتی گورفانی کێ معلومە چەتی گیرفانی ناچێتە لای حکومەت ئەچێتی گیرفانی کۆمپانیەکان و ئەحزابەکان خۆیان ئەی داهاتی مرور کاکە داهاتی زەریبە داهاتی ئەم هەموو داوایری کە لە چەند پارە پێویستە کامەتە چی پێویستە ئێمە ئینتاجەکەین ئێمە 956 ملیۆن پێت نادرێ حکومەت عێراقڵە ئەم قسێکی منطقە پێت نادرێ چۆن زمانم بدرێ هاتوو سەقز کاکا ئەم دانیشتەمان زەمان ببۆیە با حکومەت یاریمی کوردستان 5 مان حکومەتی عێراق تاقیب باشە بزانە زمانیان باش یەکش بەتۆڵم نامێنی کاکە بۆ نامێنێت دەسوورانیە تۆ بۆچی بێت دەسووری شکەینەمە یەک دقیقە ئەندام پەرلەمانەکە حتا خودی بەرزانی و خودی تاڵەبانی خودی جۆرگەمان معاشەکانتان بۆ لە بەخایە بۆ معاشەکەتان لە بەخایە بۆ مش بۆچی ناڵی من معاشقم چێتە بەخا بۆ نمونە مناڵم بەخا شامی شەریفە مناڵم بەخاش ئەوەیە ئێستا بۆ نمونە بەخا من لەگەڵتان کە داتایەکی دانێ من لە لامە دقەیە 200 میلیارد دینار سەرف کراوە بۆ کارەبا چەک نەبوو لە عێراق 200 میلیارد لە ماوەی باو چەند ساڵێکە 32 میلیارد دلاری ئەمریکی سەرف کراوە 100 میلیارد 32 میلیارد بەڕێ پێوە 32 میلیارد 200 میلیارد سەرف کراوە بۆ کارەبا لە عێراق لە چەنە لە یەک ساڵ لە 2004 تا 24 200 میلیارد سەرف ئەزامە بەتەماشی کەسێک ئەوە معاشەکە لە دەمی شێر دەراکی قسە دەمی ڕێویەوە هەم ڕۆژی پەنێکمان پێدەن تۆ سێریکە لەکوێی دەسوور هاتووە ئەو شێرەی کە 33 ساڵە من ئۆردگایکی خەتایەوەزانموچی خەتایە ئێستا تۆ دێ پاسا بۆ دەوڵەت دێنی لە جاتی بە وەرە ئەمە چاکسازی من ئامادەنی من هەمیشە یەک داتامەیە سارێکی بەرازیلی بێنە داینە ها وەک نوکتەیەک سارێکی بەرازی داوێن لەسەر بلۆک داینە ها لەسەر بلۆ داینێ ئێستا هینی بکە سلفیت بێت تازەیە ئێمەش ئێستا 2009
بڕوا بکە ئەگەر داتا لێم بپرسی هەمومانێکی 5 ساڵمان تەمەنمان ڕۆشتۆ بەساییەوە بە گەندەڵی حکومڕانی ئێوە بە دزینی سەرۆت و سامانی وڵاتەوە کاک نەوزاد عقدەتانەی لەسەر کۆمەلگایکی ئەوە ملیۆنی عقدە هەیە ئەو قسەی خەڵکە ئەوە قسەی ئەوە هاوکارەکەمە ئەوە قسەی دوکاندارە ئەوە قسەی مۆزەفە ئەوە قسەی پۆلیسێکە ئەوە قسەی ئاسایشێکە ئەوە قسەی خەڵکە هەموو ئەوەی کە نەکبەتیزگین بۆ ئێمە ژیانتان وێران کردین ڕۆحتان دەرکردین وەکو کەرکووکی لێکەنەوە کەواسوری بە لەشکر کەرکووکتان نەکرد بۆ دەردەتان قورتان کرد میلەتەکەیە من کەرکووکی من نەزانم چی باسی چێکە تۆ باسی عێراقی کە خۆی ڕێزی نەماوە خۆی احترامی نەماوە من ئەسەن دژی ئەم سیستەم و دەسەڵاتە بە هەموویانەوە بە هەرەمویانەوە تۆ شانازی بەکاتی حکومەتی باسەکە منەڵم بۆ فاشست و دڕندەیەی باسی منەکەی حەزی بەعث بە هەموو وەحش و دڕندەکەی وەڵەمای وا بووە کایوانە بووە ئەم لە سوورەکەی سێمای کورد خاوەنی ناموسی خۆی بوو دیفاع لە بەعث مەزانی کێ باسی سەرتاپای بۆ گەنە سەرتاپای بۆ گەن بووە تۆ مقارنە کفرە وەکو مەلاکەی هەڵەبجە مەکە من هەڵەبجەیم من کیماباران کراوە خێرە مەلاکەی جەناب باشە بۆ مەلاکەی تۆ لە هەفتەی تۆ چیتەوە لە هەفتەی شوباتی چیتان وت لە سەمی مەرەکە مەلاکە نهێناوتی وەڵا خەردەلەکەی سەدام حوسێنم زۆر بەشەریفتر بوو لەم حکومەتە ئەوە خوا بینی چۆن من وام نەوتووە بە هەفتەی شوبات لە تەنیشتی بوو خێر لەسەر ئەنواع خەڵکە خەڵکی ناڕازی لەقی چوار چ گوناحێکە بوو خەڵکی دێنە سەر لەقی چوار گوناحی چی بوو کوڕی خەڵتان لە پێنجۆ نەکوشت نادەیتر ئەوەی سێریکە هەفتەی شوبات چیتان مەمیلەتە نەگەر ئەفرەکەکانە عیبە واتە لە پارتی وەڵاهی من لە جاتیەوە مێکشن ببە وەڵاهی من لە جاتیم ئەوەی کە بە پارتیەکانی ئەم شارەتان کرد هەتا ماوە لە ڕوونا بە مەسەر شاشەی تەلەڤیزیۆن زان چیتان لێمە کردەوە حەبەی شوبات لێبووین تۆزێگە شانزەی شوبات ئێمە لێبووین سانزە حوزەران چیتان لێمە کرد لەبیرتە سانزە حوزەران چیتان کرد چی باسی منەکەی دەسان خۆش بێ زۆر ئاخرشت مەسجێکم ماوە بەڕاستی من داواکەم بەڕاستی ئەمان ڕەتی بەم دانیشتنەوە نیادیاگە بە سەریعی ئەوەیە کە بەڕاستی لە خەڵکی کوردستانەوەکەم ئەم شێوازی اعتراض ناڕزایەتیە بگۆڕن باشە لە ئەوەی سوارچەوەی شوێنێکی منا ببێنی لە شوێنەکە بووە بۆی بیکەن بە ڕێکخراوبوون هەر ئێستا کاتێتی لە ناوەندەکانی ژیان و کار و ئەمانە ئێمە بۆ خۆمان ڕێکخراو بکەین و ئەتوانین ئەمە ڕێقەیبێکی هین سەرسەخت بین لە ئێستادا بۆ چاکسازی دیارە بۆ دەسەڵات لە گەڕک و شوێنەکانی حاضر بین و ئێمە جوانی لێرەوە پاش شە بەمان بەوە هین ناکرێت بە مەجموعەیەک ناکرێت بچینە شوێنێک و من لەگەڕ ڕخنەکەی ئاخیرم بڵێ ئەبێ ڕقابێم حکومەتە بکەین دەبێت ئۆپۆزیسیۆن زینومان هەبێت دەبێ ڕخنە لەم حکومەتە بگرین دەبێ حکومەتە چاکم کوردیە بەڵێ کەم کوردی هەیە بەڵێ هەمانە بەڵام نەکتۆ بە تەسلیم بوون حکومەتەکە بڕوخێن کاوە فەتحوڵڵا و زۆر سپاس بۆ کاک نەوزاد بابات زۆر سپاس بۆ ئامادەبوونتان زۆر سپاس بۆ ئێوەش کە تاوەکۆ سەبینێری بەناوکەم بەخواتان دەسپێرم خواتان